12 ساڵ بەسەر ڕووداوەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتریدا. بەرنامەی تایبەتی ئەم هەفتەیی پێشەنگ تێڤەیە کە تێیدا زەمینەی هاتنەمەیدانی جەماوەری ناڕازی لە هەفتەی شوباتی 2011 و خواستی کۆتاییهێنان بە دەسەڵاتی کوردایەتی و هۆکاری بەسەرکەوتن نەگەیشتنی ئەم بزوتنەوەیە تاوتوێ دەکەین. هەروەها بزوتنەوەی ناڕزایەتی لە ئەمڕۆی کوردستان و پێویستی هاتنەمەیدانێکی تر دەدەینە بەرباس. ڕۆژی چوارشەممە 15 شوبات کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بن و با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن لەگەڵمان. ئێوارەتان باش بینەرانی ئازیز وە ئەمڕۆ 15 شوباتە و بەرنامە تایبەتێکەمان هەیە لە ساڵڕۆژی ڕووداوەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتری و هەروەها هەڵسەنگاندنێک لە دۆخی بزوتنەوەی ناڕەزایەتی جەماوەری لە ئەمڕۆی کوردستاندا. من بنار مستەفام و ئەم بەرنامەیەتان پێشکەش دەکەم و ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن لەگەڵماندا. بڕیار بوو کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی ناڕەزایەتی ئەمڕۆی کوردستاندا گەڵمان بن، بەڵام بە دەلایلی جۆرا و جۆر بەداخەوە سەرکەوت و نەبووین تایدا، بەڵام ئەوانە هەڵدەگرن بۆ بەرنامەکانی ئایندە و بۆ نمونە لەسەبارەت بە ناڕەزایەتیەکان و خۆپیشاندانی کە لە دەربەندی خان بەڕێوەیە لە هەفتەی ئایندەدا بەرنامەمان دەبێت. بەڵام بینە سەر تەوەری هەفتەی شوبات. بۆ ئەم بابەتەش کۆمەڵێک هەڵسوڕا و لەگەڵدایە سەرەتا لەگەڵ نەغەدە عوسمان، یەکێک لە قسەکەران و چالاکوانان لە هەفتەی شوبات و یەکێک لە بەرجەستەترین و ناسراوترین لە هەڵسوڕاوانی ناڕەزایەتی ئەمڕۆی کوردستان. نەغەدە عوسمان، ئێوارەت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێداین. دەنگی ئێوە نابیستم بەڵام کێشەکە لای ئێمەوە بێ یاخود لای ئێوە بێ. ناغەدە عوسمان، گوێتان لە دەنگی من هەیە؟ دوانزە ساڵ بەسەر ڕووداوەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتریدا. بەرنامەی تایبەتی ئەم هەفتەیی پێشەنگ تێڤەیە کە تێیدا زەمینەی هاتنەمەیدانی جەماوەری ناڕازی لە هەفتەی شوباتی 2011 و خواستی کۆتاییهێنان بە دەسەڵاتی کوردایەتی و هۆکاری بەسەرکەوتن نەگەیشتنی ئەم بزوتنەوەیە تاوتوێ دەکەین. هەروەها بزوتنەوەی ناڕزایەتی لە ئەمڕۆی کوردستان و پێویستی هاتنەمەیدانێکی تر دەدەینە بەرباس. ڕۆژی چوارشەممە 15 شوبات کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بن و با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن لەگەڵمان. مەڵای بینەرانی ئازیز، هەوڵێکی تر دەدەینەوە. نەغەدە عوسمان، ئێوارەت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێداین. گوێتان لە دەنگی من هەیە؟ ئەلو، نەغەدە عوسمان لەگەڵمانن؟ بەداخەوە بینەرانی ئازیز پێدەچێت لە یەکەم پەیوەندیماندا کێشەیەکمان هەبێت، بەڵام تاوەکو ئەو پەیوەندیە بەسەرکەوتن دەگەیەنین. بزانین سەرەتا هەفتەی شوبات چی بوو و کۆمەڵێک لە وتانەی کە 12 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتری و هەروەها ئەو پشتیوانیانەی کە لە دەرەوەی وڵاتەوە بۆ ئەم بزوتنەوەیە بەڕێخرا لە گرتەکێکێکە دەبینین. پاش خۆڕەشانە جەماوەریەکان لە چەند وڵاتێکی ناوچەکە کە بە بەهاری عەرەبی ناسرا، توانرا کۆتایی بە دەسەڵاتی تاکراوی لە تونس و مسر بهێنێت و متمانە بە ئیرادەی جەماوەر چوواستێکی باڵاوە. بۆ پیرۆزبایی لە جەماوەری ڕاپەڕی مسر لە هەفتەی شوباتی ساڵی 2011دا لە سلێمانی جەماوەرێکی زۆر لە ناوەندی شار لە بەردەرکی سەرا کۆبوونەوە. بە ئیلهام وەرگرتن لە دەستکەوتەکانی جەماوەری ناڕازی وڵاتانی تر و پیرۆزبایی لیان، خواستی کۆتاییهێنان بە دەسەڵاتدارانی کوردستان بووە دروشمی جەماوەری ناڕازی. بێزاری و تووڕەیی خەڵک لە دەسەڵاتی دوو حزبی بنەماڵە
جەماوەری ناڕازی بردەبەردەم بارەکەی ئەو دوو حیزبە کە بە تونترین شێوە تا ئاستی تەقەکردن لە خۆپیشاندەران وەڵامیان دانەوە. لەگەڵ ئەوەشدا جەماوەری ناڕازی پاشەکشەی نەکرد، بەڵکو بەردەوام بوون لە ناڕازایەتی دەربڕین و خواستی چوونە دەرەوەی بارەکە چەکدارەکانیش بووە دروشمێکی سەرەکیان. وێرای مامەڵەی توندی دەسەڵاتداران و هێرش و پەلامەر بۆ سەر خۆپیشاندەران توانرا 62 ڕۆژ لەسەر یەک کۆبوونەوەی جەماوەری لە سەرای ئازادی ئەنجام بدرێت تا دەسەڵاتداران بە زەبری چەک کۆبوونەوە جەماوەرەکەیان قەدەغە کرد. ئێستا کە ئێمە لە مەیدانی ئازادی کۆبووینەتەوە، شەپۆلێکی تری ڕاپەڕین دەستی پێکردووە، بەڵام ئەم ڕاپەڕینە بە جیاوازە ڕاپەڕینەکەی پێشوو چاوی بڕیوەتە دەسەڵاتدارێتی جەماوەر، چاوی بڕیوەتە ئەوەی کە خواستەکانی خەڵکی کوردستان بۆ داهاتوێکی ڕۆشن بۆ بەرژەوەندیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ژنان و لاوان بڕیوە. ئەگەر چەکیان لێکەنی نازانن سیاسەت سیاسی نین، ئەمانە کۆمەڵگە ئیدارە ناکەن، ئەمانە بە چەک بە زۆر هاتووی حکوممان دەکەن. ئەبێت وەختی ئەمانە کۆتاییان نیە کە پێیان بڵێن هێر چەکەکانتان دانێن، چەکەکانتان داماڵن، چەکدار بۆ دەرەوە. پاش 50 ڕۆژ بە دەنگی برگ بە هەموو جیهانی بڵین ئەگەر دەسەڵات و هەر حیزبێکی سیاسی لە کوردستانە خوازیاری وەڵامدانەوەیە بەخواست و داواکارەکانی خەڵکی کوردستان، ئەوە ئەم شەقامن ئایندە قوبوڵەکەن و ئایندە دیاری دەکەن. وەختێک کە خەڵکی هەڵەبجە قایم قاممان ناوێ، هەر ئەبێ ئەم خەڵکە خۆشی بە دیر و جێگری قایم قامی خەڵکی هەڵەبجە دابنێ. وەختی خەڵکی هەڵەبجە ناڕازیە بەم دەسەڵاتە، ئەبێ ئەم بڵنگۆیە و ئەم هەڵسوڕاوانە و ئەم کەسانەی کە لەم منبەرەوە قسە دەکەن بۆ خەڵکی هەڵەبجە و هەموو دنیا بێن دەسەڵات و ئیدارەی ئەم کۆمەلگایە و ئەم شارە بەدەستەوە بگرن. دەبێ وریابین ئەوانەی کە ئەو ڕایگەیاند ئەوە هێرشە نەک تەسلیم بوون، ئەوەی کە ئەو وترێتی هێرشە بۆ سەر خۆپیشاندان نەک وەڵامدانەوەی خۆپیشاندان. هەر کەسێک ئەو خاڵانەی قبوڵ بێ پشتکردنە لە خۆپیشاندان، بۆیە بێ پێی بڵێین تۆ خۆت سەرۆکی پارتی سەرۆکی هەرێمی کوردستان نیت، تۆ خۆت جارێ لەژێر پرسیارەی. ئەگەر خۆتت پێ سەرۆکی هەرێمە، ئەگەر خۆتت پێ سەرۆکی هەرێمە، ئەگەر پێت وایە خەڵکی کوردستان لەگەڵتان داو تەوقە سەربازیی دەوری شاری هەولێر نابەرە تا ببینی بزانە خەڵک لەگەڵ دایان نییە. مەڵە بینەرانی ئازیز لەو گرتە ڤیدیۆیە تا کۆمەڵێ دیمەن لە حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر لە شاری سلێمانێک لەو قسە و باسانەی کە لەوێکران لە سلێمانی و لە هەڵەبجە و هەروەها بەشێک لەو خۆپیشاندانانی لە دەرەوەی کوردستاندا ئەنجام درێن بۆ پشتیوانی لەو بزوتنەوەیە. بەرنامە تایبەتیەکانمان سەبەت بە حەڤەی شوبات و بزوتنەوەی ناڕەزایەتی لە ئەمڕۆی کوردستاندا بەداخۆ لەگەڵ نەغەدا عوسمان سەرکەوتوو نەبووین، بەڵام ئێستا تاهیر حەسەنمان لەگەڵدایە. تاهیر حەسەن ئێوارەت باش، سوپاس بەم دەرفەتەی پێت داین. ئەگەر میوتی سەرەکەتان دابەرن سوپاسگوزار دەبین.
مایکەکەتان مێت کراوە ئەگەر ئەو میوتەی تابەرن لەسەری. زۆر سپاس بۆ ئێوە بۆ گوێگران و بیسەرانی پێشەنگ تیڤ. 12 ساڵ بەر لە ئێستا خۆشانێکی جەماوەری هاتنە مەیدانێک لە کوردستان و هاوتای وڵاتانی تری خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بینیمان، بەڵام ڕوبەڕووی تونند و تیژی بۆیەوە و بەڵام ملی نەدا بە جەماوەری ناڕازی و بەڵکو بۆ ماوەی 62 ڕۆژ لە بەردەرکی سەرا کە پێوترە سەرای ئازادی کۆبوونەوە. ئەمێ سەرەتا پرسم کە بۆچی خەڵکی ناڕازی لە کوردستان ئەم جۆرە هاتنە مەیدان و ئەم خڕۆشانەی لە خۆی نیشاندا هەتاوەکو دروشمی بڕوخێ بڵێتەوە؟ هۆیەکەی وەیە کە لە 31 ساڵی ڕابردووە ئومێدێک کە خەڵک بەوەی هەبوو کە دوایەوەی کە ڕۆژێنی بەعەز لە کۆڵ خەڵک بووە، ئومێدێک کە خەڵک هەی بوو کە ئەمانی کە ناویان تقریبا نزیک بە زیاتر لە نیو سەدە زیاترە ئەڵێن ئێمە حیزبی خەڵکین، ئێمە حیزبێکین تێکۆشین بۆەوەی کە خەڵکی کوردستان لە زۆر و زۆر چەسانەوەی قەومی نەجاتی بێ، ئێمە تێکۆشین و حیزبگەلێکین کە لە نێو خەڵکە هەڵقڵاوین بۆ ئەوە تێکۆشین کە خەڵکی کوردستان بە چارەنووس و بە ئایندێکی باشتر بگا، بە تێر و تەسەلی بگا. بەڵام لە دوای 31 ساڵە و خەڵکە بەیان دەکەوت کە قسانە قسەی پرۆپوچن لەو حیزبانە فقط حیزبی کۆمەڵێک سەرمایه‌دار و نوێنەرایەتی بەرژەوەندی چینی سەرمایه‌دار و دەوڵەمەندەکانەکەن و لە 31 ساڵی ڕابردووە خەڵک نە کارەبایان هەیە، نە ئاویان هەیە، نە کاریان هەیە، نە ئەمنیەتیان هەیە، نە خزمەتگوزاریان هەیە، نە خەستەخانەیان هەیە، نە دکتۆر و دەرمانیان هەیە، نە قوتابخانەیان هەیە، نە ئەمنیەتیان هەیە. بەهەرحاڵ خەڵکەکە خەریکن کۆمەلگاکە بەجێ ڕاکەنەوەی کە ئیمکاناتێکی لەدەستا بێت. سەرنجام ئەو خەڵکە بەو نەتیجەیە گەیشتووە کە ئەمانە بە هیچ شێوەیەک خۆیان ئێستا خۆیان سەرانی ئەو حیزبانە خۆیان دەڵێن جوابدانەوە بە نیاز و ئارەزوەکانی خەڵکی کوردستان بە هیچ شێوەیە لە بەرنامەی حیزبانە نییە. ئەمە جێگەری سەرۆکی هەرێم واڵێ ئەڵێ من نایبینم کە جوابدانەوە یان مەسەلەی خەڵکی کوردستان بەرنامەیەم یکاتم حزبان خەڵکە بێنون حزبانە بڕوخێنن و خۆیان دەسەڵاتدارەتی جەماوەی دابمەزرێنن. حەڤەی شوبات یەکێک لەم وێستگە تاریخیانەیە کە کۆتایی هێنا بە دەورەیەک ئیمێژووی و سەرەتایی دەورەیەکی تازەی دەست پێ کرد کە ڕوبڕووبوونەوەی خۆیەتی لەگەڵ ئەحزابی بزوتنەوەی کوردایەتیە. ئێوە خۆتان چۆن ئەوە هەڵدەسەنگێنن؟ ئێوە خۆتانێکێک بوون لە قسەکەرانی ئەو 62 ڕۆژەی کە لە سەرای ئازادیدا بوو جەماوەری خەڵکی چی نیازێکیان هەبوو لەوێ؟ بۆ ڕیفۆرم هاتبوون، بۆ چاکسازی هاتبوون، یاخود ئامانجی ئەو خەڵکە چۆن بووە؟ چەندێک جددی بوون لەو ئامانجەیان؟ ئەزانی چۆنە یەکەم تەجروبەی خەڵک بوو، بۆیە زۆر کاروکردچی پێوە دیارە بە شیعارەکانیەوە، بە تەجروبەکانیەوە، بە هەموو ئەوانەیەوە. بەڵام یەک خاڵێکی دەرەخشان کە لە حەڤەی شوباتە هەیە ئەویشەوەیە خەڵکی کوردستان ئیتر ڕووی کردە سەرانی بزوتنەوەی کوردایەتی کە چەندین ساڵ بوو لە دێهاتەکانە پشت و پەنایان بوون، نانیان ئەدانێ، ئاویان ئەدانێ، خۆیان لە ڕێخستنەکانیانە بوون، لە پای ئەمانە ئەنفال کران، لە پای ئەمانە چیمیاباران کران. بەهەرحاڵ ئەم حەڤەی شوبات ئەو وەرچەرخانە بوو کە ئیتر نوچی ڕمی ناڕەزایەتیەکان بەرامبەر سەرانی بزوتنەوەی کوردایەتی بوو. ئیتر خەڵک وتیان ئێوە شتێک نین بەشێک بن لە ئێمە، ئێوە بێ لا بچنە بێ ئێمە بینە جێگەی ئێوە. بەڵام تەبعەن بە ئەنواع و ئەشکال شێواز و شیعاراتی جۆراوجۆر کە زۆر ناڕۆشنی پێوە بوو، چونکە یەکەم جار بوو کە ناڕەزایەتی خەڵک ڕوبەڕووی سەرانی بزوتنەوەی کوردایەتی ببێتەوە. بۆیە یەکەم جار بوو کە سەرانی بزوتنەوەی کوردایەتیش لولەی چەکەکانیان کردە خەڵک لە ماوەیەکی لەو ماوەکەمەیە بە من هیچ دەستیان نەپارێت، نە لە مناڵ، نە لە پیر، نە لە گرتن، کوشتن، ئەشکەنجەدان، فرانن، هەموو ئەو کارانەی کە ڕژێمەکانی پێشووتر لە 30 ساڵی ڕابردووە بەرامبەر بە خەڵکی کوردستان کردبووی. ئەمان لە ماوەی 62 ڕۆژە زۆر لەوە خراپتریان بەرامبەر بە خەڵکی ناڕەزایەتی ڕاپەڕی خەڵکی ناڕازی کرد کە خەڵک بە شێوەیەکی زۆر ئاشتیانە هاتبوون. خەریب قسەکانی خۆیان لە سەرای ئازادیە کرد، خەریب قسەیان بۆ یەکتریە کرد، خەریب و خواستەکانی خۆیانیان بەرزە کردەوە، بەبێ چەک بوون، بەبێ هیچ توموتیژیەک بوون. ئەوان بوون کە هێرشیانە کردە سەریان و سەرنجام بە زۆری زۆرداری لە دوای 62 ڕۆژ جێگەکان بە خەڵکی چۆڵ کرد. مەبەستمەوەیە بڵێم کە خەڵک بە دەستێکی بەتاڵەوە هاتبوو، بەڵام بە یەک دەریا لە خواست و ئاوات و ئامانج و ئارەزوو
کارەبا ئەویست، ئاوی ئەویست، خوێندنی ئەویست، کاری ئەویست، تێژیانێکی تێر و تەسەل ئەویست، دەردی شێکۆبیەکە دەڵێ جێرفانێکی بە حورمەتی ئەویست، پەنجەرەیەکی ئازادی ئەویست، هەمووانە ئەویست خەڵک. بەڵێ بەڵام هەر لەسەرەوەی کە خۆشتان وتان زۆرانی ڕەنگە بێت و لە باسی ئەوە کراوە کە هەم بۆ نمونە دروشمی ئازادی یەکسانی تیا وتراوەتەوە، هەم ئەیگۆڕینی تیا ئەوتراوەتەوە، هەموەها نوێژی جەماعی تیادا ئەنجامەکرا لە ڕۆژانی هەینیدا. ئەمەش باز لەوە دەکات کە بەرە ئەوانی کە نزیکن لە دەسەڵاتەوە باز لەوە دەکەن کە ئەم خەڵکی کە لەوێژ بوون خۆشیان نیانەزانی چیان ئەوێت. ئەمێوە پرسم بەڕاستی وایە کە ئەما دەلیلە لەوەی کە ئەو خەڵکە نیانەزانی چیان ئەوێ؟ ئەو خەڵکە ئەیانزانی یەک شتیان نەزانی، ئەیانزانی کە ئەم دەسەڵاتی یەکێتی و پارتیان ناوێت. بەڵام تەبعاً ئەحزاب گەلی جۆرا و جۆر هەر وەک چۆن ئێمە لەوێ بوون، بزوتنەوەی گۆڕانیش لەوێ بوو، ئیسلامیەکانیش لەوێ بۆی کە لە کەوانەیەکە پێیانەڵێ ئۆپۆزیسیۆن، و ئەوانە هەموو هەوڵیانەدا شیعاری خۆیان بکەن بە شیعاری و خۆپیشاندان و ناڕەزایەتیە. ئێمە هەوڵمانەدا شیعاری ئازادی و یەکسانی بکەین بە شیعاری ئەو خەڵکە، جیاکردنەوەی دین لە دەوڵەت بکەین بە شیعاری ئەو خەڵکە، دابینکردنی لانی کەمی کرێت بۆ ئەو خەڵکە ببێ بە شیعاری ئەو خەڵکە، خوێندن بە خۆڕایی ببێ بە شیعاری ئەو خەڵکە، یەکسانی ژوپیا و ببێ بە شیعاری ئەو خەڵکە. لەم لاشەوە ئیسلامیەکان هەوڵیانەدا ڕۆژی جومعە بیکەن بە شوێنی نۆژ و بە هەر حاڵ ئەمانە بزوتنەوەی گۆڕانی ویست ئەی گۆڕین و بە هەر حاڵ ئەمانە بکە. ئەمانە شعارگەلی جۆرا جۆری ئەحزاب بوون کە لە نێو حەزبی شوباتە دەوریان بوو، بەس ئەوەی کە هیچ قسەیەکی تیانی ئەوەی کە خەڵک نەیان ئەویست یەکێتی و پارتی ئیتر ببن، ئازادیان ئەویست، پاراستنی کەرامەتی ئینسانیانەویست، ژیانێکی شایستەی ئینسانیانەوێ. خەڵک ژیان تا ئێستاش ئەوە تا ئەوەی کە لە پێنجیان ڕوئەدا، ئەوەی کە لە دەربەنی خان ڕوئەدا، ئەوەی کە 2-3 ساڵ لەمەوە پێش ڕوویدا، ئەوەی کە لە بەغداد ڕوئەدا، هەموو ئەمانە گۆشەهای جۆرا و جۆری یەک بزوتنەوەی جەماوەرین کە خەڵک ڕازی نییە بە ژیانێکی ناشایستە و تاحقیر ئامێز کە ئەمڕۆ بە زۆری چەک بەسەر ئەو خەڵکیدا داسەپێنراوە و هیچ دەواازەیەکیان بۆ نەفەس بۆ ژیانی خەڵک نەهێشتێتەوە. بۆیە ئەوە شتێکی زۆر معلوم بوو. جا ئەوە نقطە ضعف ئەوە کرێت بەشێک بێت کە هەتا لە نقطە ضعفی دواتر کە ئەگەر بکرێتوانی لەسەری قسەکەی. یەک مەسەلەی سەرەکی کە خەڵک هێشتا ئەو بزوتنەوەیە، ئەو بزوتنەوەی ناڕەزایەتیە، پێی لە ناسیۆنالیزم و بزوتنەوەی کوردایەتی نەبڕی بوو، پێی لە یەکێتی و پارتی بڕی بوو، ئاڵای یەکێتی و پارتی هێنا بۆ خوارەوە، جامانەی سووری ئەسووتان، ڕەمزی یەکێتی و پارتی ئەسووتان، تحقیریەکردن بە ڕەهبەرەکانیان بە قسەکانیان. بەڵام لەم ناوە ئاڵای گۆشەیەکی تر یان با بڵێن گۆشەیەکی تر لە بزوتنەوەی کوردایەتی کە بزوتنەوەی گۆڕان بوو، نوێنەرایەتی کردو، بە زۆری زۆرداری سواری شەپۆلی ئەو ناڕەزایەتیە بوو و خەڵک خۆشباوەڕ بوو بەوەی کە لەوانەیە بزوتنەوەی گۆڕان بتوانێت لەم هەلومەرج و لەم چێشاوە ئێمە بتوانێت دەربێنێت. ئەوەی کە لە نێو ئەنجومەنی سەراشاد بوو، ئەنجومەنی سەراکە پێچیان هێنابوو، ئەوان نەخشی بەرجەسیان هەبوو لەسەر ئاسۆ و ئوفق و بەرنامە و حتا نەخشە ڕێگایە کە دوایی درا بەوهینە هەر نەخشە ڕێگای بە جۆرێ لە جۆرەکان بزوتنەوەی گۆڕان و ناسیۆنالیزمی کورد بوو. ئەویشەوە بوو کە دوایی پاشەکشەی پێکرا و سەرنجام بزوتنەوەی گۆڕان کردی بە چەند پەندان پەرلەمانێک و پێی شوە دەسەڵات و بەشێکی خۆی لە دەسەڵاتە برد و سەرنجام خەڵکی کوردستانیشیان ناردەوە بە ماڵەوە. کەمێکی تر لەسەر خاڵە لاوازەکانی ئەو بزوتنەوەیە قسە دەکەین، بەڵام من دەمەوێت لەسەر ڕۆڵی ئەحزابەکانی ئەوەی کە سەردەم پیانەوترا ئۆپۆزیسیۆن بە تایبەتی گۆڕان یەکگرت و کۆمەڵی ئیسلامیکە ئەو سەردەمە بە ئۆپۆزیسیۆن ناودەبران. ئەمێ لەزاری ئێوە بیستن کە هەڵوێستی ئەم لایەنانە چۆن بوو لە درێژایی لە ڕۆژی حەبەی شوباتەوە هەتاوەکو 62 ڕۆژی داهاتووە دوای ئەوەش. ئەوەی کە لەنێو هەمیانە زۆرتر بەرجەسە بوو بزوتنەوەی گۆڕان بوو، بەڵام بزوتنەوەی گۆڕان گەزاری نەوشیروان مستەفاوی لە یەکەمین ڕۆژەوە بەیانی دەرکرد وتی ئەمەی کە ڕوئەدا گوێرە شێوێنیە و هەتا ئامادەی بزوتنەوەی گۆڕانی نیشاندا بە هەموو شێوەیەک هاوکاری دەستگاکانی ئاساییشە کات بۆ سەرکوتکردن یان بۆ کۆتایی هێنان بەم وەزعیەتی کە کۆمەڵێک گوێرە شێوێن و ئەوانە خەریکن هەلومەرجی شارەکە تێگەێن. بەڵام کە وەختی زانی مەسەلەکە فراوان بووە، اینجا هات خۆی کرد بە ساحەبی. هەمیشە کە یێنێن
تەلەڤیزۆنەکەیان لەوێ بوو جاهات خۆی کرد بە ساحەبی ئەجا وردە مەلاکانیان هێنا وردە کەسەکانی خۆیانیان هێنا هەموو شەوێ لە تەلەڤیزۆنەوە ئەو شیعار و وتارانەی کە کەسەکانی خۆیان یان لەسەر ئاستی بڵین سیاسەتی خۆیان بوو هەموو شەوێ لە تەلەڤیزۆنەوە نیشانیانەدا وردەی تر تەعەن میدیا نەخشی بەرجەستەی هەبوو لە بەڕێوەبردننی ئەو کارەوە لە ئاسۆدان بۆ بزوتنەوە دیاری کراوە ئەمە وای بۆیە ئەمە هەڵوێسی بزوتنەوەی گۆڕان بوو هەتا ئەو جێری بزوتنەوەی گۆڕان و ئیسلامیەکان هەموو کێشەکەیان ئەوە بوو من هەر ئەو کاتش لە بەرنامەی تاوتوێ لە کەناڵی NRT کە مقابلەیان کردم وتم بزوتنەوەی گۆڕان و ئەم ئیسلامی سیاسی مشکلەیان لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتی تەنیا ئەوەیە ئەوان بەشی ئەوان نادەن هەموو چێکەکە خۆیانێ خۆن کێشەی ئەمان لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەوەیە کە شەریکیان ناکرد لە دەسەڵاتە کە وەک خۆیان بەشیان پێنادەن بۆیە ئەیانەوێت کەڵک وەرگرن لەم بورکان و هەڵچوونە ناڕزایەتی خەڵک و ئەمە بکەن بە فشارێ بەسەر دەسەڵاتی یەکێتی و پارتیەوە و سەرنجام بەشیان پێبەن لە دەسەڵاتە وەزارەتیان بنێ لە بودجەی هەرێمی کوردستانە بەشی ئەوانی لەجیا بکەنەوە لە وەزارەت و پەرلەمان و ئەمانەیە شتیان پێبەن لە کردنی مەقڕات و بەشە سلفە و دانانی تەلەڤیزۆن و میدیا و هەموو ئەم شتانە بەشیان بن و هەرواشیان کرد لە دوای کۆتایی هێنان بەوە هێشتا خوێنەکانی ئەو خەڵکە وشک نەبوو بۆەوە ئەوان چون بۆ هەولێر و دەستیان کرد بە تەوزیعکردنی وەزارەت و پەرلەمان و سەروەت و سامان و هێنانە دەسەڵات و نەوشیروان مستەفاش خۆی ڕاگەیان وتی ئێمە بەڵێنی 4 ساڵ لە ئارامی ئەدەین بە دەسەڵاتی یەکێتی و پارتی و ئەوە خوێنەک بە خوێنی خەڵک نووسرا بوو ئەوانە بە خوێنی مناڵان نووسرا بوو بە خوێنی هەموو ئەو گەنجانە نووسرا بوو کە بەکێبوو سەریانە تەقانن بەڵام کردیان بە دەسەڵات خەڵکیش نەمبارەوە خۆشباور بوو بە دەسەڵاتی ئەمانە ئۆپۆزیسیۆن بوونی ئەمانە فقط ئەوە بوو کە بەشێک لە دەسەڵاتی یەکێتی و پارتی وەرگرن بەڵام خەڵک لەم لاوە دەی و بڕوخێ خەڵک لەم لاوە دەیون ئێوە نابێ ببن بەڵام بەڕاستی لە بەشێکی هەرە سەرێکیشیە ئەوە بوو کە خۆشخەیان بوون بە ئۆپۆزیسیۆنە پیانوا بووم ئۆپۆزیسیۆنە توانن دەسەڵاتی یەکێتی و پارتی کەمکەنەوە پیانوا بۆ توانن دەسەڵاتی یەکێتی و پارتی بقرتێنن پیانوا بۆ توانن فشار بن لەسەر دەسەڵاتی یەکێتی و پارتی نەیانەزانی 2 میلیشیای زەبەلاحی گەورە کوردستانیان کردو بە 2 ناوچە بە زۆری چەک و ئەگەر قرار بێ بەشێکیشیان پێبن بۆ ئەمانە بۆ ئەوەیە کە بە باڵای ئەم دەسەڵاتەیە هەڵبن وە سەرنجام ڕپشت کەمە خەڵک و ئەمانە هیچ کاتێ لە بەری خەڵکان نەبوون هیچ کاتێ وەختێکی ئیسیفادەیان کرد بێ لە ناڕزایەتیەکانی خەڵک بۆ کە بەشێکیان لە دەسەڵاتدارەتی و لە سەرۆت و سامان و گەندەڵی و ئەم ڕاوڕوت و شەتەیە کە لە کوردستانە یەکێتی و پارتیەکەن ئەوانیشی تیابن بەشی ئەوانیش بدەن ئەجینا علی باپیر و چێوچێوەمانە تەلەڤیزۆنی سەتەلایتی بەردەوام و پارەی ئەقمار سناعی و ئەم هەموو چەکدار و سەراری درعو لەکوێی هێننە پارانە هەمووی پارەی دزراوی خەڵکی کوردستانە وتیانە وەرن لە دەسەڵاتە شەریک بن و قسە لەسەر ئەمانە مەکەن هەوەرەوەیە ئەمە یەسی شافە عەبدولواحیدیش هەر عینیشتە یەک ڕەوتە یەک شتە بەڵێ ئەگەرچی 12 ساڵ مێژوێکی هێندە دوور و درێژ نییە بەڵام بۆ ڕەنگە لاوانێک کە ئەو سەردەمە مناڵ بێتن زۆر شارەزاییان لەو ڕووداوانە نەبێت لەوێدا قسەگەکەی ڕوو لە مەسعود بەرزانیڵی ئەگەر خۆتان پێ سەرۆکی هەرێمە ئەو تەوقەی شاری هەولێر لا بەمزای خەڵکتان لەگەڵە یاخودنا ئەگەر ڕوونی بکەیتەوە بەستان لەو قسەیە چی بوو؟ بزانی چۆنە کاتی خۆی هەمیشە هەموو ئێوارەیەک ئەمانی سەرانی ئەحزابی کوردایەتی لە ئێوارانە لەسەر ئەم ڕووداوانە قسەیانە کرد شتیانەوە بۆیە مەسعود بەرزانیش قسەی کرد کە یەکتری بپارێزن و ئاگاتان لە یەکتری بێ و ئێمە هەموو سەر بە یەک میلەتێکین و ئێمە هەموو میلەتی خۆمانمان خۆشەوێ و ئێمە وەکو سەرۆکی هەرێم قسەی کرد منیش قسەکەمەوە وتم ئەگەر خۆت پێ سەرۆکی هەرێمە ئەو تەوقە سەربازی ئەخر بە هێزێکی زۆر گەورەی زەبەلاح چواردەوری شاری هەولێر گیرا بوو ینی کەسێک ئەگەر کەلیمەیە قسەی بە مەلا مستەفاش بوو وتایە لە تەلەفۆنایە لە شوێنەکە خێراش و لەسەری ویان گرت یەک حاڵەتێکی ئەسکەرتاریتی پۆلیسیشی زۆر خستیان بەسەر شاری هەولێرە داسەپاند بوو نەکا لەوێش ئەم چریقی ڕاپەڕینە دەست پێ بکات و سەرنجام کرد لە کۆنتڕۆڵی ئەوان دەرچێ بۆیە وتم ئەگەر تۆ خۆتت پێ سەرۆکی هەرێمە و پێ دوایە خەڵک لەگەڵ تۆیە پێ ئەم هەموو هێزت بۆ لە دەوری شاری هەولێر کۆ کردوێتەوە
ئەم هەموو زێرەفانی و پاراستن و دەستگا سەرکوتگەرت بوو لە نێوجادەکانی شاری هەولێرە داناوە ئەگەرزانی خەڵک لەگەڵتە من ئەگە بزانم خەڵک لەگەڵ هەر خەڵکم پارێزێ هەر خەڵک خۆی نایڵێ هیچم لێبێ بەس ئەگەر تۆ بزانی کە خەڵک لەگەڵتانیە تەبعاً پێویستیت بە دز و جەردە و پیا و کوژ و ئینسان دز و هەر نوع و ئەشکال دەستگای سەرکوت و تۆقاندن و ڕەفاندن هەیە بۆی بپارێزن هەر کەسێک هێزی دەمامکداری لە دەوری خۆی دانا یعنی ئەزانێت کە خەڵک لەگەڵی نییە خەڵک لە ئاوات لە فرسەتێک گەڕێ لە بینی بەرێ بۆیە قسەکەمەوە بوو کە ئەگەر زانی خەڵک لەگەڵەوە هیچ پێویست بەم هەموو چەکداروی هینەکە فەرمۆرە ناو خەڵکەوە بزان وەرە بە بەردەکی سەرا قسە بکە لەگەڵ خەڵکەیە دەی وەرە بە بەردەکی سەرا قسە بکە لەوێ بزانم خەڵکە چیت پێڵێ بزانە چەندێک تەماتەشکاوە بینی بەسەر گوێلاکی خۆتەوە چۆن لە خۆتەوەیەکی عایواکەی کە خەڵک لەگەڵتایە دیارە هەر بۆ ڕۆشنایی زیاتری بینەران کە هیچ کاتێک لە ژێر دەسەڵاتی پارتیدا ئەوەی کە پێوترێ زۆنی زەرد هەمان ئەو خۆپشاندانە فراوانە ئەنجام نەدرا دروست بەهۆی ئەو هێزە سەربازی زۆرانەی کە لەو ناوچانەدا بڵاوان پێکرا بووە هاوڕەتاریش ئاماژەی پێداکە سەرکوت دەکرانەوەی کە هەوڵێن بۆ ئەو کارە ببردە. ئەگەر ئێستا باس لە خاڵە لاوازیەکانی ئەو بزوتنەوەی بکەین ئاماژەتان بەوەدا کە خەڵکی ئەیزانی کە دەسەڵاتی پارتی وێکێتی نایە و ئێوە ئەوان لە کۆڵ بێتەوە بەڵام 12 ساڵ دواتر هێشتا ئەمە هەر لە دەسەڵاتان واتە چی شتێک سەرکەوتو نەبوو بۆچی ئەم بزوتنەوەی بۆی نەگەی سەرێکی ترین خاڵی لاوازی ئەو بزوتنەوەی ئەوە بوو کە لە ڕێگەیەکی لە نێو خودی خۆپیشاندانەکە من پێشووتر وتم ئەم بزوتنەوەی پێی نەبڕی بوو لە بزوتنەوەی کوردایەتی یعنی ئەم خۆپیشاندانە پێی نەبڕی بوو لە بزوتنەوەی کوردایەتی عەلەمی یەکێتی و پارتی خستە خوارەوە بەس عەلەمی بزوتنەوەی گۆڕان و ئیسلامی سیاسیەکەی بەرز کردەوە بۆ ئاگاداری باە خاڵێکی کرد لەسەرەوەی هەولێر ئیزافە بکەم من پێم وایە بە تەنیا سەرکوت ڕاستە شاری هەولێری کرد بە شارێک ئەسکەتاریەت و پۆلیسی پارتی بەڵام بە تەنیا فاکتەری سەرەکی ئەوە نەبوو کە خەڵک نەهاتە مەیدان من پێم وایە خەڵک لە هەولێرەوە هاتن بۆ شاری سلێمانی تەنانەت پارتی یەکێک هات لە بەردەکی سەرا قسەی کرد خەڵکی هەولێر بوو وتی من چوومەتە زاخۆ لە زاخۆوە چوومەتە ئێران لە ئێرانەوە هاتم بۆ سلێمانی لەبەرەوە یەک نەفەری هەولێریان ناهێش بێ بۆ سلێمانی کە بارحەق بەردەکی سەرا ببینێ بزانێ و خەڵکە چۆنە چکە خەڵک بە چاوی ئومێدەوە لە هەولێر و لە بادینانەوە سەیری ئەوەی بەردەکی سەرایانە کە سەیریانە کە بزانن لە سلێمانی چییە گوزەرێت بەڵام خاڵێکی کە ئەوە بوو کە خەڵکی کورد و خەڵکی شاری هەولێر و ناوچەکانی تر نمونەیەکی باشی سەرکەوتویان لە بەردەکی سەرا و لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتان نەبینی ئەیان بینی کە ڕۆژانی جومعە وردە خەریکن ئیسلامیەکان دەستی تێخەن و بۆ بە ئەڵڵاو ئەکبەر و بۆ بە نوێژ و بۆ بەمانە سەرنجامتیان باشە خۆ گەروابێت و ئەم ئیسلامی سیاسی جەماعەتی تالیبانە بێن دەسەڵات بگرنە دەست خۆ ئەمانە یەکێتی پارتی لەمانە باشترن لانی کە مەتوانین بیرێ بخۆینەوە لانی کە مەتوانین تەنورێ لە پێکەم لانی کە مەتوانم بۆ سەیرانێ بچم خۆمانە بێن هەر دەخالەت دەکەن لە خواردنەکەشمە خواردن و خواردنەوەکەش دەخالەتی تیاکەن و لێمان مەمنوعەکەن ئەمە یەکێ لە فاکتەرەکان بوو کە خەڵکی بە ینی نمونەیەکی سەرکەوتوی باشی و تەسویرێکی باشی لە نەدا بە دەوروبەرەکەی کە خەڵک چاوی لێ بکەن لەن وەرە ئەها خەڵک پشتیان ناوە بە پشتیەکەوە دەی ئێمەش بە ئەوە بکەین بۆی کە بتوانین ئەو دەستکەوتانە بەدەستبێنین ئەمە خاڵێکی بەرجەسە بوو کە بزوتنەوەی گۆڕان و ئیسلامی سیاسی توانیان ئاسۆی خۆیان کە بە ئاسۆی ئەو بزوتنەوە ناڕزایەتیەوە کەڵشی لێوەربگرن و دوایی کردیان بە دەستکەوت و وەکوتم پێی چوونە پەرلەمانەوەوان ئەمە یەکە لە سەرێکی تری خاڵە لاوازەکانی بوو چونکە پێی نەبڕی بوو ئەم خەڵکە یانیش تۆڵە بکەنەوە لە یەکێتی و پارتی تۆڵیان لێ بکەنەوە دەنگیان پێ نەدەن تۆڵیان لێ بکەنەوە وەکو نەگەوەی کە خۆیان دەسەڵاتدارێتی شورایی لە کوردستانە دروستکەن بەڵکو تۆڵیان لێ بکەنەوە ومێدیشان بە بزوتنەوەی گۆڕانەوە بوو هەرچی چەکدارەکانی کۆنە چەکدارەکانی یەکێتی هەیە لەگەڵ یا بوو بە هەر حاڵ نەفوزێکی هەبوو خەڵک خۆش باوەڕ بوو پێی تیان بەشکم ئەمە بتوانێت کارێ بکە بەڵام ئیتر شکستی ئەم بزوتنەوەی لە دەستی بزوتنەوەی گۆڕان و ئیسلامی سیاسیە بوو من هەرو کات لە NRT وتم یەکێتی و پارتی دەبێت دەستخۆشانەیەکی ئێجگار زۆر بکەن لە بزوتنەوەی گۆڕان و لە ئیسلامی سیاسی چونکە ئەوان نیان هێشتە و بزوتنەوەیە سەراسەری بێتەوە لە کوردستانە بە تەنیا قەتماغەی قەتیز مایەوە لە بەردەکی سەرا
نەچووە ناو کۆڵانەکان، نەچوە ناو زانکۆکان، نەچوە ناو شوێنە گشتیەکان، نەچوە ناو دائیرەکان، نەچوە ناو ینی سەراسەری جومگەکانی ژیانی کۆمەلگەی نەگرتەوە، بەڵکو بەس لەبەردەکی سەرابوو لە سەعات 4 و 5 ئێوارە و دەستی پێکرد تا 7 ئێوارە و دوای تاوا هەرکەس چوە بۆ ماڵی خۆی. سەرنجام ئەمە وای کرد کە ئاسان بێت هێرش بکرێتە سەری و سەرنجام خەڵکەکە بنێرێتەوە بۆ ماڵەوە. بەڵام ئەگەر بۆ نمونە گەڕەکەکانی بگرتایەتەوە، زانکۆکانی بگرتایەتەوە، دائیرەکانی بگرتایەتەوە، مەکتەبەکانی بگرتایەتەوە، کارگەکانی بگرتایەتەوە، کۆنتڕۆلکردنی ئەوە هیچ هێزێک نەیەتوانی ئەوە کۆنتڕۆلکە و سەرنجام ئایانتوانی نوێنەرایەتی خۆیان لەو جێگایانە هەڵببژێرن و بە دەستکەوتی سەرکەوتوانەوە بێنە دەرەوە. بەڵام جانبەیەکی تریەوەیە کە لەو خەڵکی ڕووی کردە دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی و بەوی ود نە ئەمە بۆ یەکێتی و پارتی یەک مێژوویەکی تازەیە. 7 شوبات ئەم مێژووە تازایی دەست پێ کرد تا ئێستش ئەوە تا درێژەی هەیە لە دەربەری خان، ئەوە لەکوێ درێژەی هەیە. ومێ دەکەم ئەمەی کە لە ئێرانە ڕووەدا جارێکی کە یەک گروتینێکی کە باتەوە، چونکە هەمان ئەو زەمینە مادی و کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگیانەی کە 7 شوبات و ڕۆژانی دوایی لەسەری شکلی گرت و بوو بەو نەبەردە شۆڕش گێڕانەیە، هەمان ئەو زەمینانە بەهێزتر بووە لاوەستر نبووە. هەڵبەت لەسەر بتنەوەی ناڕەزایەتی لە ئەمڕۆی کوردستانە ئەتوانێت چی دەرسێک لە 7 شوبات وەرگێت دواتر لە کۆتاییدا دێنە سەری. بەڵام ئەمێ جارێ لەسەر ئەو خاڵ لاوازانە ڕاوەستم و ئەوانەیەکی ئێوە ئاماژەتان پێدا. بەڵام هەر تەنها چەند هەفتەیەک پێش ڕووداوەکانی 7 شوبات لە میسر لە قاهیرە ئەویش هەمان شێوە بوو، لێکسوونی زۆری لەگەڵ ئەمەی سەرای ئازادیدا هەبوو. خەڵکی بە کۆمەڵ کۆ دەبووەوە لە ناوەندی شارەوە، لەوێش تەنانەت ئیسلامیەکان وەکو ئیخوان موسلیمینی تێدا بوو. دیارە هەڵبەت زۆر وردەکاری تریش لە خۆ ئەگرێکە ڕێگەستە نەتوانین هەمویان باسکەین. بەڵام بۆ کۆتایی بەدەسەڵاتی حوسنی موبارەک بیهێنی، بەڵام لە کوردستانە ئەو کۆبوونەوانەی لە سەرای ئازادیە ئەکرا کۆتایی بەدەسەڵاتی کێتی پارتی نەهێنا. ئەزانی چۆنە من ئەزانم من تێگەم لەوەی کە ئەو زەمینە مادیانەی کە 7 شوباتی هێنا هەمان ئەو زەمینە مادیانە لە میسریشا بوو. لە میسریش خەڵک لە بەردەم بەرفێتی، لە بەرامبەر گرانی، لە بەرامبەر نەبوونی، لە بەرامبەر بێکاری، لە بەرامبەر نەبوونی خزمەتگوزاری، لە بەرامبەر فقر سەدان هەزار کەس لەسەر لە خەبەرستانی قاهرەیە ژیان بەسەرە بن. ئاستی کرێ لە خراپترین ئاسیە بێژگەر لە سەرکوتی سیاسی و ئەوانە. بەڵام خەڵکی میسر بینی بیان لە پەنا دەستیانە لە تونس خەڵک هاتە مەیدان و دەسەڵاتەکەی بن عەلیان ڕوخان. ئەوە یەک. دوو، لە میسرە دەوڵەتێک هەیە، دەوڵەتێک هەبوو، دەوڵەتێک وەزارەتێکە بوو، دەوڵەتێکە بوو، حکوومەتێکە بوو، جێشێکە بوو، کۆمەلگا بە معنای ستانداردی کەلیمە کۆمەلگەیە و حکوومەت هەیە و ئەو خەڵکە ڕووی لەوە بوو کە و حکوومەتە بڕوخێنێ و حکوومەتەکەی ڕوخان. بەڵام لە کوردستانە یەک میلیشیایەک هەیە، نە حکوومەت هەیە، نە پەرلەمان هەیە، نە هیچ شتێک هەیە، یەک میلیشیایەک هەیە و پاشان قەتیز مایەوە لە شاری سلێمانیە. منەزانم کە تەجروبەیەکی هێجگار گەورەی کرێکاران، زەحمەتکێشان، ژنان لاوانی میسر بە هیچ شێوەیە نەیانهێشت کە ئەو مەیدانی تەحریرە سۆڵ بێ. مەیدانی تەحریر بە قەرسێ ئەوەی بە سلێمانیە بێ. بۆیە ئەو ملیۆنەها کەسێک کە هەموو ڕۆژێ ئەهاتن بەو حەماسەتەوە ئەهاتن و ئیسلامی سیاسیەکانیش ناوی چیە ئیخوان موسلیمین دەورێکی بەرجەستیان بوو دیارە لەوەیە، چونکە تاریخێک و مێژوویەکی دوور و درێژیان هەیە. بۆیە دوایشتوانیان ئوفقی خۆیان بکەن بۆ بەسەر ئەو بزوتنەوەیە و سەرنجام بەدینی خۆیان ڕئیس جمهور و چی وەمانە حکوومەت ئەوان دروستیکەن. بەڵام دووبارە خەڵک جاریشکە هاتەوە، دووبارە ئەوانیشی ڕوخان و ئەوانیشی لابرد. سەرنجام سیسی بۆ کۆتایی هێنان بە هەردوو هاوکێشەکە بە پشتیوانی غەرب و ئەمریکا ئەنجا سیسی هاتە پێشەوە و سەرنجام پاشەکشەی بە شۆڕش کرد و سەرنجام جەماعەتی ئیخوان موسلیمینیشی لابرد. یعنی بە زۆر ئەم کاری کرد. لە کوردستانە بەو هۆیەوە بەو ناڕۆشیەوە بەوە کە بزوتنەوەی گۆڕان سواری ئەم ناڕەزایەتیە بوو، بۆی کە خەڵک ئومێدی هەبوو بە بزوتنەوەی گۆڕان، ئومێدی هەبوو بەم شکلە لە ناسیۆنالیزم بەشکم بتوان کارێکمان بۆ بکەن. چونکە خەڵک ئەزانی چۆنە خۆپیشاندان، ناڕەزایەتی، هاتنە مەیدان، مانگرتن شتێک نییە خەڵک حەزی لێی بێ، شتێک نییە خەڵک کرێکارێک بۆ مانگرتن هەتا بڕیارەدا لەسەرەوەی کە بچێتە ناو ئەم مانگرتنەوە یان نا، قبوڵی کایان نە، 100 جار بیرەکاتەوە لەوەی کە ئەگەر سەر نەکەوتم چی،
ئەگەر لە کار دەرکرام چی چۆن مناڵەکەم شیری مناڵەکەم پیاکەم چۆن پارەی خوێندنی مەکتەبی مناڵەکەم بم هەزار جار بیرەکاتەوە لەمە بەڵام بەشەر ناچارەکرێ بەوەی کە مان بگرێت کرێی کەم سعاتی زۆر زەبەن موچەی کەم وا کاکە کرێکار بیر بکاتەوە لەوە کە بابە پشت بنێ بەیەکەوە بۆی کە بتوانین ئەگەر دەستمان بخەینە ناو دەستیەک سعاتی کار دەتوانین کەمکەینەوە کرێتوانین زیاکەی یان ئازادی سیاسی خەڵک ناچارەکرێ بەوەی بێتە مەیدان لەگینا خەڵک حەز ناکە سند بنێ بەگولەوە حەزەکە ژیانێکی شایستەی هەبێ حەزەکە لە نێو ماڵ و مناڵی خۆیان بێ حەزەکە لە نێو خانی خۆیان بێ حەزەکە لە ئیمکانات بەهرەمەند بێ بەس وەختی نایەڵم بەهرەمەند بێ لەم شتە پەنا ئەباتە بەرەوەی کە لەگەڵ دراوسەکەی قسە بکات بۆی بێتە مەیدان کاکە نەوتمان نییە خۆ تۆش نیتە ئاومان نییە خۆ تۆش نیتە غازمان نییە خۆ تۆش نیتە کرێمان نییە کارمان نییە خۆ تۆش نیتە دەیمادەم کە هەمومان نیمانە ناچارین وەرن با بینە مەیدان کارێک بکەین چارەنووسی خۆمان لە دەستی ئەم دز و جەردە و تاڵانێ بینە دەرەوە بە هەر حاڵ ڕاستە شێواز و شکلی حکوومەت و ڕەم من زەمینە مادیەکانی هەردوو کۆمەلگاکە ئەبینم بەڵام تەڕەن کوردستان میسر نییە خەڵکی کوردستان لە چوارچێوەی ئەو هەلومەرجە شۆڕژگێڕانەی جیهانی و من ناوچەیە کە لە شیمالی ئەفریقا و ئەوانە هات بۆ پێشەوە و بۆ پێشوازیکردن لەو دەبەردە شۆڕژگێڕانەی هاتە مەیدان چارەنووسی خۆی گرێدا بۆ بزوتنەوەی کە لە شیمالی ئەفریقا دەستی پێکرد و پێی وتی کە یەک بزوتنەوەی نیەمە یەک خواستمان هەیە بە هەر حاڵ شەر نییە کە هەر شتێک هاتە مەیدان ئیلا بەسەرکەوتن بگا بە بڕوای من ئەوەی کە وای کرد حەڤەی شوبات ئاوای لێبێت بەشێکی ناڕۆشنی ڕەهبەرەکانی بوو ناڕۆشنی خودی بزوتنەوەکە بوو ئەو بزوتنەوەی هێشتا پێی لە ناسیۆنالیزم و بزوتنەوەی کوردایەتی نەبڕی بوو بۆیە بزوتنەوەی گۆڕانتوانی ئاسان سواری ملی بێ تۆ تەسەوور کە ڕەهبەرێک ینی قسەکەری بزوتنەوەی گۆڕان ڕەهبەری بزوتنەوەی گۆڕان نەوشیرە مستەفا لە زمانی خۆیەوە ئەوە ڕۆژ دژێتی ئەوە ڕۆژ بە گوێرە شێوێنی ناوە بە کەچی دوایی توانێت ئاسوی خۆ کاب ئاسوی بزوتنەوەی بۆ لەبەرەوەی کە ئەو دەردا ئەو کلمە خۆی لەنێو بزوتنەوەکە هەیە بۆیە ئەوتوانێت سواری ئەو شەپۆلە بێ ئەگەر خەتێکی ڕادیکال و پێشڕەوی ببووایە ئەگەر خەتێکی سۆسیالیستی پێشڕەوی ببووایە سەد بزوتنەوەی گۆڕان و نەوشیران مستەفا قسەی بکردا هەر جوابیشیان نایەوە بەڵام ئەو ئاسویی نەبوو بۆیە ئەگەر قەرار بێت دەستێک لە حەڤەی شوبات وەربگیرێ ئەوەیە کە خەڵکی کوردستان یا خەڵک بەعام کرێکار زەحمەت چێش زەخینەی هەموو جۆرە نەبەردێتی شۆڕژگێڕان و چینایەتی هەمیشە لە هەموو شوێنێکی دنیا خەڵکی کرێکار زەحمەت چێش پاڵنەر و زەخیرەی هەموو بزوتنەوەیکی شۆڕژگێڕان و چینایەتی بەڵام هەموو بزوتنەوەیکی شۆڕژگێڕان و چینایەتی مەرج نییە بەسەرکەوتن بگات حەڤەی شوباتەوەی پێوتین ئەگەر ئاسۆیەکی سۆسیالیستی و ڕۆشنی نەبێت خەڵکی کە ئەیبات هەر تۆ لە مەیدانەکانی ئەوە تا یەکەم ڕۆژ دژێتی دووهەم ڕۆژ سواری شەپۆلەکە بێت و کا بەهی خۆی پێچێتە پەرلەمان و پارەی دەسەڵاتی پێوەرەگرێ وەزارەتی پێوەرەگرێ بۆ توانی ئەوە بکە لەبەرەوەی کە ئەو بزوتنەوەیە ئاسۆی ئەو بزوتنەوەی هێشتا خۆی جیانە کردەوە لە ئاسۆی بزوتنەوەی کوردایەتی دژی یەکێتی و پارتی بوو بەس هێشتا ئاسۆی خۆی لە یەکێتی و پارتی جیانە کردبەوە ئەما بێت دەرسێک و تەجروبەیەک بێت جارێکی تر ئەوەی سەجارێکی خەریکە ئەنجا لە نێو ئەم فەزایە خەریکە نەوەی نوێ ئەنجا ئەم دەورایە بجێڕێ کەوەی یەکێتی و پارتی نا ئۆپۆزیسیۆنی پێشووتریشنا ئێمە بە نەوت تەوزیعکردن بەجادە قیرتاوکردن بەمانە ئەڵێ ئێمە وەرن دەنگبەن بە ئێمە وەرن لەگەڵ ئێمە بن دەبێ ئەم بزوتنەوەی خۆی بزانێ ئاسوی شۆڕژگەڕانەی خۆی و ئاسوی ڕۆشنی خۆی بەرەوچوو ئەبا ئەبێ ئەم دەسەڵاتی چەتەیە لە کوردستانە سەراپا بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتی وەڕاب ماڕێ لە ڕێگەی یەک بزوتنەوەیکی شۆڕژگێڕانەی سەراسەری چینایەتی خەڵکی کرێکار زەحمەتچێر لە کوردستان دەنا هیچ ڕێگەیەکی تر لە ئارادانیە ئەمی ئەوەی بە ئەمی ئەوەی بە ئەمی ئەوەی بە ئەوە 31 ساڵە سەرمان سپی کرد و تاوەکو ئێستا هەر دەسەڵاتیان بەدەستەوەی و خەڵک لە باتی وەزارەتی کارەبا وەزارەتی مۆلیدە هێڕای هەموو ئەم خاڵە لاوازانەی کە تاوتۆکران و ئەم ناڕۆشنیانەی کە لە نێو هەم بزوتنەوەکە و ڕابەرانیدا هەبوو بەڵام حەڤەی شوبات و ڕۆژانی دواتری و ئەو هاتنە مەیدانی لە بەهاری 2011دا هاتە ئاراوە هیچ دەستکەوتێکی هەبوو بۆ خەڵکی کوردستان وتم یەکەم دەستکەوتی زۆر درەخشانی کە ئاسۆی ئەم بزوتنەوەی ئێمە بۆچی لەسەر حەڤەی شوبات قساکەین ئێمە
ئێمە بەتەنیا لاپەڕەیەکی مێژووی 12 ساڵ لەمەوە پێش هەڵناینەوە یادگاریەکانی خۆمان بژێڕینەوە. هۆیەکەوەیە ئەو بزوتنەوەیە ڕەوەندێک وتم مێژوویەکی کۆتایی پێێنە ئەو مێژوەی کە ئیتر خەڵکی کوردستان بڵێ یەکێتی و پارتی ئیتر تۆ لە من نیت، تۆ هی من نیت، تۆ بۆ من نیت، تۆ بەرژەوەندی و قازانج و بەرژەوەندیت قازانج و بەرژەوەندی من نییە، من و تۆ دیوارێک لە بینمانایە، بەرژەوەندی تۆ بەرژەوەندی من نییە، ئێمە دوو بەرەین، دوو هێزین، تۆ هیچ کاتێک بەشێک نەبووی لە من. ئەم مێژووی کۆتایی پێهێنا کە تۆ ئیتر من لەگەڵ تۆ نیم، تۆ نوێنەری خەڵکی کوردستان نیت، تۆ قازانج و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بەشێک نییە لە سیاسەتی تۆ. ئەم مێژووی کۆتایی پێێنە مێژووی ئەوەی دەست پێ کرد کە ڕوبەڕووی بزوتنەوەی کوردایەتی و حیزبەکانی بێتەوە. ئەمە لە مێژووی 50-60 ساڵی ڕابردووە شتێکی تازەیە. خەڵکی کوردستان دژی بەعز بووە، دژی دەسەڵاتەکەی بووە، شەڕی کردووە، خۆپیشاندانی کردووە، قسەی کردووە، لە دیواری نووسیوە، شعری نووسیوە، هەمومانی کردووە. بەڵام بەرامبەر بە یەکێتی و پارتی ئەوەی کە پێڵن حکوومەتی خۆی، ئەوەی کە پێڵن حکوومەتی نیشتیمانی، ئەوەی کە پێڵن حکوومەتی خەڵکی کوردستان، ئەم قسە پوچانە بەرامبەر بەمە نەبووە. بەڵام ئێستا چاوی بڕیوەتە ئەم بزوتنەوەیە، ئەم بزوتنەوەی چاوی بڕیوەتە ئەم دەسەڵاتە دەوێت ئەمە لابەرێ. ئەمە دەستپێکردنی ئەم مێژوە تازەیە و ئەمە خاڵی پرشندار و گەورەی بزوتنەوەی ناڕزایەتی حەڤەی شوباتە کە لەو کاتەوە درێژەی هەیە تا ئێستا. بۆ ئێمە باسی حەڤەی شوباتەکەین و باسی دەرس و تەجربەکانیەکەین، چونکە هێشتا بەدەست ئەو کابوسە شەتەی بۆرژوا ناسیۆنالیزمی کوردەوە کۆمەلگەی کوردستان هەر خوێنی لەبەرە ڕوا، بێکاری هەر لە جێی خۆیەتی زیاتر بووە، ملیاردێر. ئێستا زانی وەرە بۆی کە بزانی کە پارەی مۆڵکراوی کوردستان، یانەوەی کە پێڵێن خەزیانەی کوردستان چەنە، خەزیانەی کوردستان لە 30 ساڵی ڕابردووە چەنە، وەرە پارەیان ملیاردێرانە کۆکەرەوە، ئەم ملیۆنەر و ملیاردێرانە کۆکەرەوە بیکەرە ناو یەک قاسەیەکەوە، ئەوە خەزیانەی خەڵکی کوردستانە. بزانە حکوومەتی سویسرا خەزیانەکەی ئەمەی تایە، وعدت دێبێ گەرانتی دێبێ حکوومەتی سویسرا ئەمەی تیانە، یعنی ئەوەی پارەی مۆڵی نییە کە ئەگەر ئەمانە ئەم شەتانە کۆکەیتەوە پارەکانیان لە دەست دەربێنی، ئیمکاناتەکانیان لە دەست دەربێنی. بۆیە ئەڵێ خەڵکی کوردستان بێکاریەکەی گرانیەکەی نەبوونی تر ئەوەتە خەڵک بەدەست بێت بێنەوتیەوە، وڵاتێک لەسەر دەریایە نەوتە بەدەست بێنەوتیەوە ناڵێنێ، لەسەر دەریایە غازە بەدەست بێ غازیەوە ناڵێنێ، بەدەست بێکاریەوە ناڵێنێ. حکوومەت هەری 15 ملیۆنە نازان 50 ملیۆنە چەنە هی خەڵک هی هەر نەفرێک لەوانەیە کە موشەوەرەگرن قەرزاریانە، کەسی دەسەکا بە گیرفانیانە بۆ ئەو بۆ کارەبا، نە ئەو هەیە نەکارەبا هەیە دەسەکا بە گیرفانیانە بۆ کارەبا. ئەمڕۆ لەگەڵ دایکما قسەم کردوتی 80,000 پارەی کارەبان بۆ هاتۆتەوە. باشە ئەم خەڵکە ناتوانێت لەژێر ئەم دەسەڵاتەیە ژیان بکە، نەکار هەیە، نە ئاو هەیە، نەکارەبا هەیە، نە خزمەتگوزاری هەیە، لە خەستەخانەکان ئەچەرخێ. ئەوە تەخوان لە تەلەڤیزۆنەکان وڵێن هەرچی ئەو دەرمانانەی کە هەیە لە سانەوە پێنجی هەمووی ئێکسپایر. باش ئەو دەرمانە ئێکسپایرانی چی هێنێ؟ لە سلێمانیە بەدەست کۆسر ڕەسوولە، لە هەولێر بەدەست فازل میرانیە، ئەوان ئەو کۆمپانیان هەیە و دەرمانانە هێنن. خەڵک ئەمە بینێ لەسەر تەلەڤیزۆنەکانیش خەریکن خۆیان باسیەکەن. بۆیە لەم زەمینەکانی ئەوەی کە حەڤەی شوبات و ئەو مێژوە دەستی پێکرد، ئێستا ئیتر خەڵکی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتیەوە 2 ساڵ لەمەوە پێشم هاتن، هەموو مقڕەکانیان سووتانن. بەس هەتا ئێستا خەڵکی کوردستانی یەکێ لە کێشەکانی ئەوەی کە تا ئێستا دەسەڵاتی یەکێتی و پارتی درێژەی هەیە، ئەوەی کە بەسەر سەری خەڵکەوە ماونەتەوە، ئەوەیە کە خەڵکی کوردستان هێشتا ئاسۆیەکی ڕزگار بوون بۆ ئەوەی کە لە دەوری کۆبێتەوە شگنابە. ئەمە کێشەکەیەتی ئاسۆیەک کە خەڵکی کوردستان پیان وابێ ئەگەر لەگەڵی بن ئەتوانن ڕزگار بن. ئەزانی هەر کەسێ لای خۆیەوە کە وەختێک تەماشاکە ئیختیارکە لە بینی ئاسووی سیاسیە، سیرەکە بزانێت لەگەڵ کامە شانسی ئەوەی هەیە سەرکەوێ، نەک 100%، بەڵام پێی وابێ کە ئەتوان ئەگەر لەگەڵ ئەم بێ سەرەکەوێ. هێشتا ئەم هێزەی پەیانە کردووە. بۆیە یەکە بەیەکی کاکە خەڵک هەر خۆی هەر ڕازیە، خەڵک هەر مستحقە هەرچیان لێ بکەن هەر مستحقە. ئەمانە قسەی پوچن. خەڵک ئەگەر ئاسوویە پەیانەکان بێت بۆ کوێ، بێت چی بکە؟ دەبێ ئاسوویە پیا بکە بزانێ لە چ ڕێگەیەکەوە بەرەو سەرکەوتنەوە، چونکە تۆ هەر جارێک هەیتە مەیدان و پاشەکشت پێ بکرێ، هاوسانەوەی دوایی ئەوە قورسترە لەوەی یەکەم جار.
چەند جار پاشەکشە پێ بکرێ بڕێتە دوا و دەستکەوت بە دەستنەهێنی ئەمەندا هەڵسانەوە بۆ جاری ئایندە قۆرسترە. ئەمە تیۆرێکی کۆمەڵایەتی، ئەمە شتێک نییە مندان هێنابێ. خەڵکە لە حەڤەی شوباتە کوشتارەیات هیچی دەست ناکەوێ بێ ئاسۆ ئەبێت و تفەکە لە بزوتنەوەی گۆڕان و لە ئیسلامی سیاسی کە ئێستا قەڕەکانیان دەستکەوێ هەمیان لەسووتێنێ. هۆیەکەی چییە؟ هۆیەکەی پێی وایە ئەوان خەڵەتان بەدەستی ئەوان، خۆشخەیاڵ بوون بەدەستی ئەوان و بەدەستی ئەوان دۆڕانیان، مناڵەکانیشیان کوژە، دۆڕانیشیان هیچیشان دەست نەکەوت. ئەمە کە ببێ بە فکری خەڵک جارێکی کە بۆی کە دووبارە بێتەوە ئیحتیمال کا بە هێزێکی تر قورسە، ئاسان نییە. بۆیە خەڵک لە هەندێک جێگای بینێڵێ وەڵا کاکە خەڵک دەنگ ناکە، خەڵک قسە ناکە، خەڵک لە ناو ئەکڵێ. بەشەر هەیە لە دنیا ئاوی نەبێ، کارەبای نەبێ، دکتۆری نەبێ، نەخۆشی هەبێ پارە لە جیرفانیان نەبێ، مناڵی لە مەکتەب بێ پارەی نەبێ بیاتێ. خەڵک هەیە لە وەزع ڕازی بێ، هیچ کەسی نییە لە وەزع ڕازی بێ. ئێوە تەماشای تەلەڤیزۆنەکان کەن کە ئەو مایکانە خەنە بەردەمی خەڵک هەرم قسانە کاکەیە بایکەی شتێکی عەجایب ناڵێم من. ئەی ئەگەر ئێستا باسێک لە بزوتنەوەی ناڕەزایەتی بکەین، ئەتوانێت چی جۆرە ئیلهامێک دەرسێک لە حەڤەی شوبات وەرگێ؟ لێکچوونی زۆری هەیە تایبەتمەندیەکانی زەمینەکانی هاتنە مەیدان و ئەو ناڕەزایەتیانی کە هەم لە پێنجم دەربەنی خان و لەوتراو زۆر شوێنی تری کوردستانە ئەکرێت. چی بکەن بۆ ئەوەی کە بەسەرکەوتن بگە ئەمجار هاتنە مەیدانی جەماوەری خەڵک؟ من یەک قسە جارێککە دووبارە بکەمەوە، ئەویش ئەوەیە هاتنە مەیدانی خەڵک و خەڵک بەشێکن لە زەخیرەی هەموو هەمیشە ئاڵوگۆڕ. من لە بەردەکی سەراشا وتم 12 ساڵ لەمەوە پێش، وتم مێژووی کۆمەڵگەی ئینسانی لێوە لە شۆڕژ، لە خۆپیشاندان، لە مانگرتن، لە هاتنە مەیدان، لێوە لە قارەمانێتی نیشاندان، لێوە لە سنان بەگولەوە. بەڵامەوەی کە ئەو قارەمانێتیانە بە قازانجی بەشەر تەواو بوو بێ لە پێشووی کۆمەڵگەی ئینسانیە بە پەنجەکانی دەزەژمێرێ. هۆیەکەی چییە؟ بە تەنیا بە قارەمانێتی تۆ بە سەرکەوتن ناگەی، دەبێ بزانی قارەمانێتی بۆچی ئەەکەی، دەبێ بزانی بە چ ڕێگەیە کارڕۆی، دەبێ وەک لایتێک لەبەر بەرپی خۆی ئەو بزوتنەوەیە بەرپی خۆی ببینێ، بزانێ بەرەوچوە ئەچێ و ئەمەش بە حیزب بکرێت، بە حیزبی سیاسی ئەکرێت. خەڵکی کوردستان دەبێ حیزبی خۆیان دروستکرد، کرێکاران زەحمەتکێشان دەبێ حیزبی خۆیان دروستکرد، دەبێت لە دەوری حیزبی کۆمونیستی کرێکاری کۆ ببنەوە، دەبێت لە دەوری ئاسۆی سۆسیالیستی کۆ ببنەوە. حیزب ناڵم ببن بە حیزبەکە بگرن بە دەستیانەوە، حیزب خۆیان ببن بە ڕەهبەری ئەو حیزبە، بێنەوە حیزبە پایەکانی دابڕێژن، کرێکاران زەحمەتکێشان ژنان لاوان بێن ئەم حیزبە بگرن بە دەست خۆیانەوە. کرێکار و زەحمەتکێش دەبێ ئاسوی سۆسیالیستی خۆی بگرێ بەدەستەوە. لەو تەجروبەی حەڤەی شوبات تا ئێستا ئیحساسەکەی ئەو خۆپیشاندانان و ئەو مانگرتنانی کەڕوەدا تەجروبەی زۆر زیاتری پێوەیە. بە تایبەت ئەم تەجروبەی کە لە پێنجوێن ڕوویدا و بەسەرکەوتن گەیشت، هەمویان بە دەوری یەکەوە بوون، هەمویان دائەنیشتن شەوانە قسەیانە کرد، باسییانە کرد، پیلانیان دانا، نەخشەیان دانا، بەبێ ئەوەی کەس بیر لەوە بکاتەوە چێ سەر بە چ حیزبێکە، چ بیر و باوەڕێکی هەیە، چێ نوێژەکە چێ نایکە، چێ ڕۆژوەگرێت چێ نایکە، چی لەبەرایە، چێ لە چی پێوەیە لە چی پێوە نیە. هەمویان یەک بەرژەوەندیان هەبوو، یەک قازانجیان هەبوو، یەک داوایان هەبوو، بۆیە دانیشتبوون بە دەوریەکە و قسەیان کرد. سەرەکی ترین شوێنیان بڕی بوو کە نەیانهێش لە مەرزی باشماخەوە شت بێ بۆ دەرەوە و ئەوە پشتی یەکێتی شکانە بوو، چونکە دزیەکانیان لەوە هاکەن بەشێکی زۆر لە سەرمایەدارەکانیان و ئیشەکانیان لەوە هاڕوە. ئەوە زۆر مهم بوو. ئەوەی دەربەنی خانیش زۆر مهمە، چونکە مەرزی پەروەردخانی لە بەردەمایە. ئەمانە کەمەرشێنن بۆ ئەم دەسەڵاتە، ناشتوانێت بڕژێتە ناوی بە هەر حەڵ سەڵە بکا بە ناوی ئەومەوە 10,000 کەس بکوژێ. ئەم ئیبتیکارە تازەی کە لە پێنجوێنیا لە دەربەری خاناڕوە، ئەمە نیشانەی ئەوەیە ئەو ڕەوەندەی لە حەڤەی شوباتە دەستی پێ کردووە، ئەو بەرزی و نزمیە کە بزوتنەوەی ناڕەزایەتی کردوێت. یعنی بۆ نمونە 2 ساڵ 3 ساڵ لەمەوە پێش لە 3 ساڵاکە هەر حکوومەتیان بە حکوومەت و دەسەڵات و قایمقامیان هەرمی بەتاڵ کرد، هەمویان سووتانن، بەڵام نەچوون لە جێگەی ئیداری خۆیان دەستدا بمەزرێنن، نەچوون 4 نەفەر کۆ ببنەوە شورایەک دروستکەن بڵێن ئێمە نوێنەرانی بە خەڵکی سەیسایە بڵێن دەم بن بە ئێمە نوێنەری تر لێرە بەدوای ئێمە نوێنەری سەیسایەتی. ئەگەر حکوومەت هات لەگەڵ ئێمە بیستی قسە بکە لەگەڵ خەڵکی سەیسایە قسە بکە، دەبێ بێ لەگەڵ ئێمە قسە بکە، دەنگمان پێبن ئێمە نوێنەرایەت. ئەو کەسە ناسراوەکانی ئەو شارە
بەبستمەوەیە خۆ تۆ حکوومەتە لابێت دەبێت شێوازێکی دیاریکراو لە دەسەڵاتدارەتی بۆی نان ئاو کارەبا کۆمەلگا دائیرە بانک جادەوبان ئەوانە خۆ نابێ بۆسن بێ بڕابڕێەوە و ئەوەش بە چیەکرێ بە ئیدارەیە دەکرێت وەختێک ئەو ئیدارێت پێ بەدڵنیە دەبێت ئیدارەیەک حاضرکەی بە فەوری لە جێگای حکوومەت دروستکەی ئەگینایەنەوە قامەکە لابنێکی کرد چەتەیە لابن چەتەیەکی کەدانێت بۆیە بەسمەوەی ئەو ڕەوەندە خەڵک هەستەکەی وشارترە خەڵک هەستەکەی چکە بە شعارەکانیانە دیارە بە قسەکانیانە دیارە بە شێوازی جوڵانەوەیانە دیارە ئەمانە ڕیشەکەی لە حەڤەی شوباتەوە دەستی پێکردوە بۆیە مەبەستمەوەیە حەڤەی شوبات بزوتنەوەیەکی نەبەردێکی چینایەتیە مۆری هەیە بەسەر ئەم ڕەوەندەوە کە تاوەکو ئێستا دوای 12 ساڵ ئەم بەزی و نزمکردنە تەبیعەتی هەموو بزوتنەوەیکی شۆڕژگێڕانەیە پاشە کشاکە ئەنیشێتەوە قسەکە بەیەکەوە خەڵکانێک تەجروبەی زیاتر پێیاکەن سەر بەرزەکەن و ئەحزابی ترە بینن ئیعتیماد بەیەکەکەن من بە بڕوای من ئەوەی کە لە دەربەنی ئەوەی لە پێنجوێنە سەرکەوتنی بەدەست نەهێنایە ئەوەی دەربەنی خان ڕووینایە و ئێستاش ئەوەی دەربەنی خان دوایی شوێنیکەی بەدوایە منطقەی قەڵازی ڕانی بەدوایە منطقەی چوزانم زاخۆ ئەمانی بەدوایە ئەم شێوازە تازەیە ئیعتیمادی خەڵک بە یەک زیاکە پشتیان ئیرادەیان زیاکە ئەزانیت بەدەستهێنانی دەستکەوت لە خۆپیشاندان لە مانگرتن بەدەستهێنانی دەستکەوت یەک مەرجێکی حیاتی ئەگەر پسوچیش بێ ئەگەر کەمیش بێ چونکە هەستەکەی ئەو کاری کە تۆ کردوتە شتێکی لێ بەدەست هاتووە شتێکی لێ بەدی هاتووە بۆیە بۆ هەنگامی دواتر بە ئیعتیمادێکی زیاترەوە خەڵک یێتە مەیدان بە کۆمەڵێکی زیاترەوە یێتە مەیدان کەسانێک کە ئەگەر لەگەڵ یان نەبوو بێتن ئەڵێن حەیف خۆ بەسەرکەوتن گەیشت خۆزگە ئێمەش لەوێ بووینایە شەر بێم جارێک ئەگەر شتێکی وابوو ئێمەش لەگەڵ یانە بین ئێمەش کەسانی بێ ئومێد دەوارە کات بەدەستهێنانی دەستکەوت ئەگەر چیکەمیش بێ من دڵخۆشم بە بڕەوەندە بەڕاستی ویستم ئەوە دو پرسیار بکەم کە ئومێدەوارن ئەمجارە ئەگەر شتێکی وا ڕوویدا یان ئەوە دەبینن لە کوردستاندا ئەمجارە بەسەرکەوتن بگات من ئەوە زۆر باشە بینم بە تایبەت ئیحساسەکەم حیزبی کۆمونیستی کرێکاری باشە جوڵێتەوە باشە جوڵێتەوە و سەرنج چۆتە سەر سیاسەتەکانی سەر خەڵک زۆر متابعاکە پرسیارەکە گوێ لە تۆگرن بنار گوێ لە ڕادیۆگرن گوێ لە تەلەڤیزۆنەگرن ئەو وەسائلی گەیاندنی سیاسەتەکانیش کە ئێستا ئەم تەکنۆلۆژیایە بەدەساتوە خەڵک بە ئاسانترین شێوە ئەتوانێت دەستی ڕابگا بە ئەدەبیات کە چی بکەن کە چۆن بکەن کە چ شێوازێ بگرنە بەر ئەمانە بە تایبەت گەنجەکان ئێستا زۆر وردە وردە خەریکن هینە بن تۆ تەماشاکە بە بەرەی دەسەڵات لەم بەرەوە چیەکە بەرەی دەسەڵات خەریکی شێخ نەهرۆیە و خەریکی عەبدولەتیف سەلەفیە و خەریکی ئەمانە بە حسابی ئەمانە بەشکن بەیانی ئەگەر لە ئینتیخاباتێکە انتخابات بوو دەنگ بێن و دەنگیان پێبن ئەمانە خەریکی بەری کۆرەپەرستی کۆمەڵگەن لەم لاشەوە لاوانە بێ خەریکی بزوتنەوەی خۆیان بن خەریکی بە ئاگاهێنانەوەی خۆیان بن بە سەری ئاسی وشیاری خۆیان من ئومێدەوارم بە تایبەت دەمەی دوای هەڵب پێنجوێن و ئەوانە ئیبتیکارێکی تازەیە جێگەی پشتیوانیە جێگەی دڵخۆشیە بەڕاستی تاهیر حەسەن زۆر سپاس کە ئەم ئێوارەی لەگەڵمان بووی بۆم بەرنامە تایبەتی سەبارەت بە حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر و بزوتنەوەی ناڕەزاتی نامڕۆی کوردستاندا زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ جۆگران و بیستەرانی تەماشاکەرانی پێشەنگ تیڤ و بۆ ئەو بەڕێزانش کە دوایی تەماشامانەکەن و وەگویان قسەکانمانە بێت زۆر سپاس زۆر سپاس ئازیزان بەداخەوە نەمانتوانین لەگەڵ نەغەداشمانە سەرکەوتوین بۆ پێوتنەکەمان بەڵام هەڵت لە بەرنامەکانی دواتردا هەم لەگەڵ نەغەدەوە هەم لەگەڵ سوڕاوانێکی تری بزوتنەوەی ناڕەزاتەکانی کوردستان و خۆپشاندانەکانی دەربەنی خان بەرنامان دەبێت و قسەیان دەبیستین هەر سەبارەت بە حەڤەی شوبات پێم باش و گرنگە کە ئەم کتێبەتان پێ ئاشنا بکەم لە نووسینی ڕێوار ئەحمەد کە کۆمەڵێ وتار و گفتوگۆیە لەگەڵ ڕێوار ئەحمەدە ئەنجام دراوە سەبارەت بە بزوتنەوەی ناڕەزایەتی کوردستان هەم باس لە ئامانجەکان و هەم ئەو ئاستەنگیانی کە ڕوبەڕووی بۆتەوە کۆمەڵە بابەتی زۆر گرنگ و سەرنجڕاکێش لە خۆ دەگرێت ئومێدەوارم بتوانن بە دەستی بهێنە و بیخوێندنەوە ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان هەڵبەت ئەوەش بڵین سەر و ڕێز و نەوازش بۆ
ڕێژوان و سرکێ و هەموو ئەو قوربانی کە لە ڕۆژانی حەڤێ شوبات و ڕۆژانی دواترا بە دەست هێزە ئەمنیەکانەوە گیانیان بەخت کرد. تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.